ئینسانەکە غیبەتی بەرامبەرەکەی بکە. ئەمەش دەرسێکی زۆرە، هەر کەسێک گوتیان غیبەتی کوردی بزانە یەکێک لەم دەردانەی هەیە هەموو ئەمانەی تایە. ئەو کەسە نەخۆشە، واللهی بەڕێزان هەر کەسێک غیبەتی کرد نەخۆشە، هەر کەسێک غیبەتی کرد نەخۆشە والله، ئیلا مەگەر ئەو غیبەتە حەڵاڵە نەبێ ئین شاء الله تعالی خواتمان باقی بدە باسی لەواکەم. ئەگەرنە هەر کەسێکت بینی غیبەتی بەرامبەرەکەی کرد زەڕە گومانتان نەبێ ئەو کەسە قەلبی نەخۆشە، ئەگەر شەوان بێ شەونێژ ڕۆژی نییە کرد و ئەگەر ڕۆژانی بە بێ ڕۆژ و تێپەڕ نییە کرد. یەکێک لەوانە هۆکارەکانی ئەوی غیبەتی بەرامبەر بکەی داخلە دڵ دەرکردنە یا داخی دڵی دەرکە. هەر بەخێرە بەسەری بڕۆم مجاملەی ڕەفیقەکان و هاوڕەکانی دی غیبەتەکە ئیگەرەکە دڵی نایە بڵێ کاکە غیبەتە، دڵی نایە بڵێ تۆ خوێنتاڵی دائیمەن قسەمان پێ بڕی، دائیمەن مەوزوعەکەمان پێ گۆڕی. غیبەتەکان ئەوش لەگەڵێنە ئەڕوا غیبەتەکە. هەروەها جاری وهەیە گومانی خراپە بە، بەڵکو ئەتوانم بڵێم هیچ غیبەتێک دروست نابێ ئیلا سەرچاوەکەی بردێ لە گومانی خراپ. گومانی خراپ بردنە. هەروەها خاڵێکی تر جار وهەیە گەرەکێتی خۆی تەبەڕا بکە، غیبەتی کەسێکە لەوە دەستپێکاکە الحەمدلله ئێمە شتەمان تێدانی وەکو فڵان کەس و فڵان کەس نین، خۆی تەبەڕاکە لێرە بۆ تەبەڕاکردنی خۆی تێ غیبەتی خەڵکی ترەکە. هەروەها لەوانی تر پاگڕاگرتنی خۆ تەسکیەی نەفس بەوەی من نەچوومەتە ئەو ئاستە نزمەی فڵان کەسەوە فڵان کەسەوە. هەروەها لەوانەی تر حەسوودیە و ئەمەش خاڵێکی زۆر کاریگەرە لە مەسەلەی غیبەتە، ئیلا زۆربەی جارەوانی غیبەتەکان حەسوودیان تایە. کێ حەسوودیە بە بەڕێزەکان بەوەکەی تر ئەو کەسەی کە ناگاتە ئاستی ئەو کەسە لە فەضڵە لە چاکەیە. حەسوودی بە پلەی ئەوە بە کە حەسوود پێ بەتێ غیبەتیەکە. هەر کەسێک غیبەتی کرد ئیلا ئەو کەسە فەشەلی تایە. گومانتان نەبێ غیبەت کرد ئیلا فاشلە و فەشەلی تایە. فەشەلەکەی وای لێکە غیبەتکە. ئەگەر کەسێکی ساغ و تەواو و فاشل نەبێ خەریکی نەجاح و سەرکەوتنەکانی خۆیەتی نەیە چی بکە بە فەشەلەکەی خۆی بە خەڵکی تر بەردکاتەوە. هەروەها خاڵێکی تر کامی زۆر ناو خەڵکە بەوە مەسەلەی گاڵتەکردن و ئیستهزاءە، زۆر جارەوەی پێوتێن نوکتەوتن بۆ گاڵتە جاڕی بۆ دەمەلاسکانی و ئەو شتانە تێ غیبەتە کردی. هەروەها لەو شتانی تر بەڕێزەکانم کەمی ئیمان یان نەبوونێتی، کەمی ئیمان یان نەبوونێتی ئەو کەسە ئیمانی کەم نەبێت چۆن غیبەتی بەرامبەرەکەی خۆیەکە ئەو هەموو نەسا و ئین شاء الله نەسی تونتر و گەورەتریشتان گوێ لێبێ لەبارەی غیبەتکردنەوە. هەروەها بریتێ لە حب الدنيا والحرص على الدنيا، خۆشەویستی دنیا سووربوو لەسەر دنیا. ئەگەر نە دنیا نەبێ ئینسان بزانێ ئەم دنیا بێ نرخە، ئەم دنیا تەواوە بێ، بۆچی لەبەر دنیا تێ غیبەتی خەڵکەکە و لۆمەی ئەمەکە ئەکا و لۆمەی ئەوەکە ئەکا و عیبداری ئەوەکە ئەکا و عیبداری ئەمەکە ئەکا.